سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویستم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خی گەورە و پاش ناوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لەگەڵ کامێرەمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان داین و دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین لە کۆتایی مانگی ڕەمەزاندا چیت هەیە، چۆن خواحافیزی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەی، تا چەند خۆشحاڵی بەوەی کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بیت و تاعاتی تێدا کرد و وا هەست ئەەکەی تاعاتەکە قوبوڵ بووە، تا چەند نیگەرانی بەوەی کە مانگێکی پیرۆز وەکو ڕەمەزان کە پڕێتی لە عیبادەت و لە خێر بەجێمان دێڵێت. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین پەیامەکان چیمان پێ دەڵێن. فەرموون. ئەوەی کە خواحافیزی لێکە ئەوەیە کە بووی بوو، ئەوەیە کە بە ڕۆژوو بوو، ئەوەیە کە بە جوانی بەڕێ کرد، ئەوە ڕووی هەیە بڵێ خواحافیزی بێ ڕەمەزان. بەڵام تۆ ڕەمەزانە نەگرت پێ و لەگەڵ ڕەمەزانە نەبیت و لەگەڵ دینا نەبی، چۆن ڕوو دیێ ڕەمەزان بەڕێ بکەیت؟ وادارین بەو شێوە بێت کە خوای گەورە خۆی ڕازیە لێمان ڕەمەزانمان بەڕێ کرد. یاخوا بەخۆشی بڕا بەخۆشی بێتەوە بۆ میلەتە. لە خوای گەورە داواکارم کە ئاوا وەکو ئەم ڕەمەزانە چۆن یەکدەنگ بوون و مزگەوتەکان ئاوادان بوونەوە و خەڵکی خێرخواز زۆر و هاوکاری خەڵکیان زۆر کردو و ئینشاءالله دوای ڕەمەزانی هەر بەم شێوەیە ئەمێنەوە و چۆن خواحافیزی لە ڕەمەزانەکەیت؟ والله ئێتە خواحافیزەی ڕەمەزان هەموو کەس دەبێت خواحافیزەی لە کاتێکی خۆش و کاتێکی بەرنرخ بوو، ڕەمەزانێکی خۆش و بەڕاستی و ڕەمەزان هەموو ساتێ هەر خێر و بەرەکەتە. خوا ئەم خێر و بەرەکەتە بڕێژێ بەسەر هەموو لایەکە ئینشەڵڵا و هەموو ئەڵێ بەخۆشی بڕۆ بەخۆشی بێتەوە ئینشەڵڵا. باشە. کاک حاجی تا چەند لە خۆت ڕازی بووی لە تاعات و عیبادەتکردنەکانت؟ والله ئێتە خوای گەورە لێمان ڕازی بێ لەو کەم و کوڕەی کە کردومانە، یا ڕەبی خوای لە هەموو لەمان ڕازی بێ، ئیتر بە تاعاتمان کردووە ما ئیتر ئەوەشەی خوا لێمان وەرگرێ. بەنا بەخوای گەورە خوای لە هەموو لایە وەریگرێ و بە خێری خۆشی بڕۆ بە خێری خۆشی بێتەوە ئینشەڵڵا. کاک حاجیگان ڕەمەزانی ئەم ساڵ چۆن و بەلاتەوە ناڕەحەتی نەکردی بێتاقەتی نەکردی؟ خۆش بوو لەخوا بەزیادێ، زۆر خۆش بوو لەخوا بەزیادێ، هیچ گرفتنی نەبوو لەخوا بەزیادێ، زۆر خۆش بوو لەخوا بەزیادێ. لێرە چی دەیەوە مسلمانان؟ والله خێر و خۆشین بۆ هەموو مسلمانانەوە بەخۆشی بڕوا و بەخۆشی بێتەوە ئینشەڵڵا، هەموو کەس خێر و خۆشییا بێ ئینشەڵڵا، بەخێر و بەرەکەت خوا لە هەموو لایە قبوڵیکە ئینشەڵڵا. دوای ڕەمەزان هەز ناکەی بێتاقەتی ڕەمەزان ئەبیت؟ والله هەموو کەس بووی بێتاقەتە، ڕەمەزان زۆر خێر و بەرەکەتە، هەموو کەس بووی بێتاقەتە بێ ئینشەڵڵا، بۆی بێتاقەتە و بە خێر و خۆشی بڕوا و بە خێر و خۆشی بێتەوە ئینشەڵڵا. وەڵڵاهی خواحەزبوون لە ڕەمەزان جا چۆن ئەوەی کە خواحافیزی لێکە ئەوەیە کە بووی بوو، ئەوەیە کە بە ڕۆژوو بوو، ئەوەیە کە بە جوانی بەڕێ کرد، ئەوە ڕووی هەیە بڵێ خواحافیزی بێ ڕەمەزان. بەڵام تۆ ڕەمەزانە نەگرت پێ و لەگەڵ ڕەمەزانە نەبیت و لەگەڵ دینا نەبی، چۆن ڕوو دیێ ڕەمەزان بەڕێ بکەیت؟ خۆی شتەکە ئالەمایە. ڕەمەزان ئەوەی هەیە کاکە خۆ ڕەمەزانی موسڵمانە، ئەگەر تۆ موسڵمان نەبی چۆنی ئیسپات دەکەی لە ڕەمەزان؟ ئیتر ئەوە ژەگەڕێتەوە سەر ئەو خەڵکە خۆی هەرێک بۆ چوونێکی بۆچوونی من ئەوەیە، من زۆر دڵخۆشم بەوەی کە ئەم ڕەمەزانە هات بە خێر و خۆشی بەڕێمان کرد، زۆر دڵخۆشم بەوەی کە بە سەلامەتی بەڕێمان کرد. مرتاح بووی لەگەڵی؟ ئەرە وەڵڵا الحەمدوللا، من وەلەو شتێکیشم هەیە لەگەڵ یا زەخت و شەکرەم هەیە، بەڵام ئەو نەمرتاع بووم، یعنی نازانم چۆن. هەستەکە تەندروستیت لە چاو پێش ڕەمەزان باشتر بووە؟ هەر زۆریش باشتر بووم. چکاک وا هەیە سوبحان الله، ئەگەر ئەی کاتە بیان و وەڵا کاکە من دوکتۆر و تۆتی مەیخۆ، دوکتۆر و تۆتی ئەمە مەکە و واللهی من سپاس بۆخوا زۆر سەحەتم پێی باش بوو، زۆر مرتاع بووم پێی. ئیتر نازانم وەڵا کاکە ئەگەر تۆ بدەوێ بەخوا برا خوای گەورەش هەموو شتەکان بۆ ئاسانەکە، وەڵای هەموو شتێک بۆ کا بەداوە،
تۆ ماعیدەی ئیسراحە دەکات تۆ ماعیدەی لە مانگکە ئەم هەموو شتەی تیەکەی ئەم هەموو شتەی هێنیتە ناویەوە دەبرا بە ئەم مانگی ئیسراحەتی پێ بکەی معنای وەڵی بۆ سەحەتت باشە بۆ نەخۆشیت باشە بۆ ژیانت باشە کوڕ وەڵا بۆ شتەکانت باشە. ڕەمەزان سیفاتی وایە زۆر جار ئیمانداران دوای ڕەمەزان بۆی بێتاقەت دەبن. تۆ ساڵانە ئەمە هەستەولا دروست بووە؟ ئەرە وەڵی من کاتێک کاڵێن ئەلویدا من بەڕاستی زۆرم پێ ناخۆش چکە وەڵا ئەلویدا بۆ ڕەمەزان نیە ڕەمەزان دێت و بە خێراتنیی میوانێکە میوانێک هەم دێت و بۆ ماڵن بەڵام ئەلویدا لە تەمەنە لەو تەمەنەیە کە نەیگرت من ئەوە بەهی نەزانم چکە هەتا کوێ ژەڵم وڵی بڵا ئەلویدا تەمەنی خۆمان بکەین ئایا چۆن ڕەمەزانمان گرت ئەلویدا نەکەین چکاوە تەمەنە دێت ئایا لەو تەمەنا تۆ چیت کرد ئەوە من بەلامەوە ئەوەیە ئیتر ئەرە وەڵی ئەوە دڵم خۆشە بەڕاستی کە ئەژڕوا منۆکو خۆم وەڵی دڵم تەنگە لێرەوە چیت هەیە بۆ موسڵمانان؟ وەڵی لێرۆ چیم هەیە بۆ موسڵمانە بۆ موسڵمان ئەوم هەیە بۆ ئەو موسڵمانە دڵپاکانی کە لەم کوردستانی ئێمان با بە جوانی بژین با بە دڵخۆشی بژین با لەگەڵێکا پاک بین با لەگەڵێکا دڵسۆز بین بۆ خاک و بۆ وەتەن و بۆ دیمان با ئیتر بەس بێ ئەم شەڕ و ئاژا و مشکلەیە با ئێمە بەیەکۆ دابنیشین وەکو برابین وەکو بێگانە نەبین بۆ وڵاتەکەی خۆمان پێشنیانی من هەرەوەی وەڵام وڵی ڕەمەزان نیعمەتێکی خوای گەورەیە بەڕاستی خوای گەورە دانا بۆ موسڵمان بۆ پابوونەوە بۆ لێخۆشبوونی خوای گەورە و بەدڵێکی پڕ لە حەزینەوە خوا حەبیزی لە ڕەمانی پیرۆزی ڕەمەزانەکە چکە بەڕاستی دەرفەتی و دەست ناکەوێت بۆ ئینسانی موسڵمان و ئەگەر بچینەوە سەدەمی پێش و سەحابەکان مانگی پێش ڕەمەزان دوعایانە کرد خوایە مانگێنی بە ڕەمەزان حەمد و سەنا بەخوای مەگەشتنی بە ڕەمەزان حەمد و سەنای خواکە هیچ بەدڵێکی زۆر گریان و حەزینەوە خوا حەبیزی لێکەن هیوادارین بەو شێوە بێت کە خوای گەورە خۆی ڕازیە لێمان ڕەمەزانمان بەڕێکت بێت تا چەند لە تاعات و عیبادەتەکانی خۆ ڕازی بووی؟ وەڵاهی حەمد و سەنا بەخوا باش توانم بڵێم لە سا 60 ڕازی. ڕەمەزان بێتاقەتی نەکردی ئەم ساڵ جەو چۆن بوو لەگەڵی؟ وەڵاهی من وەکو خۆم ئەم ساڵ لە ساڵانی کە باشتر بووم لە مەسەلەی بوونی ڕەمەزان بەڵام لە مەسەلەی بوونی بازارە بازار تەسیری بەسەر هەمومانە کێشاوەکەوە ئەم ساڵ چاوپارە زۆر خراپتر بوون بەس حەمد و سەنا چای عیبادە باش بوون. سروشتی ڕەمەزان وایە زۆر جار ئیمانداران دوای ڕەمەزان بیری ئەکەن بێتاقەتە بن بۆی بە تایبەتی لە ڕۆژەکانی سەرەتایی جەژندا خەڵک زۆر بیری ڕەمەزان ئەکاتەوە تا چەند تۆ ساڵانە ئەمە هەستەولا دروست دەبێت؟ وەڵاهی من وەکو خۆم هەستەکەم شتێکم لێک کەوتووە کاتێککە ڕەمەزان تەواوە شتێکم لێک کەوتووە بیریەکەم دوایی کە بیرەکەی ئەمە ڕەمەزانە ئەو خۆشەی ڕەمەزان بۆ بەرەکەتی ڕەمەزان لات نەماوە ینی ئەوەیە بەڕاستی. ڕەمەزان توانیت جیاواز لە مانگەکانی دیکە ئاسوودەیەکی تایبەت بێتەوە بەخشێکە جیاواز لە مانگەکانی تر؟ من وەکو خۆم جیاوازیم تیا بەدی کردووە جیاوازیم تیا بەدی کرد و هیوادارێشم خەڵک هەست بۆ جیاوازی بکە جیاوازی بووە. چی دەیەوە موسڵمانان؟ وەڵی هیوادارم ڕەمەزان بێتە پێگەیەک بێتە دەرسێک بۆ سەرجەم موسڵمانانی دنیا و موسڵمانی کوردستانی خۆشمان ئەو عیبادەت و ئەو خواپەرستی کە لە ڕەمەزانە کردیان بەردەوام بنتیا چونکە خوای گەورە فەرمێ ئەنی مسلمان بوون ئەوەیە بەردەوام بی لە کارە بەردەوامی لە عیبادەت نەک مانگی بیکەیت و ئیتر وازی لێبێنی بەردەوام بوون لە ڕەمەزان لە عیبادەکانی ڕەمەزان دوای ڕەمەزان ئەسڵ قبولبوونی عیبادەکان نێو ڕەمەزان ینی ئەگەر بەس لە ڕەمەزان مسلمان و عیبادەت هەبێ و دوای ڕەمەزان نەبێ ئەوە هیچێکە لە قبول نەبوونی عیبادەکان یاخوا بەخۆشی و ڕاو بەخۆشی بێتەوە بۆ میلەتە ئەم ساڵ هین نەبوو بڵێن و دارایی باش نەبوو بۆ خەڵک وەزع باش نەبوو خوا بۆ ساڵێککە باشتر بێتەوە. عیبادەت حەقی بە داراییەوە نییە عیبادەت شتێکە دینەوان خوای گەورە و بەندەکان پەیوەندی ئەم ساڵ باشترە گەرمترە گەرم و گورترە لە مزگەوتەکان لە هەموو شوێنێ. لەگەر ڕەمەزانە تۆم ساڵ بینێت چۆن بوو زۆر ناڕەحەتی نەکردی؟ نا لەخوا بەزیابێ باش زۆر بەمان ئەو هەستەمانە دروست بڵێن ڕەمەزان ئەم ساڵ خۆشتر بوو فێنەکتر بوو ئیشم نەکردووە خۆشتر بوو هەر نەچوون بۆ ئیش بڵین ئەم ڕەمەزانە لە ماڵەوە ئەگەر بۆ دەرەوە هاتم بووە ناوت تا زۆربەی موسڵمانان ئیمانداران کاتێکە ڕەمەزان بەجیان دێڵێت ئەڕوات دوای ڕەمەزان بیری ئەکەن تا چەند تۆ ساڵانە مەستەولا دروست بووە؟ وەڵی هەر بەرەکەتی ڕەمەزان خۆشە ئەو بڵێن ئەو سفرە و هینەی ڕەمەزانێ دوایی نامێنێەوە هەر ڕەمەزان خۆشترە لە کاتەکانی کە دێوە مسلمانە لێرەوە وەڵی
داوای سەرکەوتنیان بۆ کەم لە خوای گەورە و نمونەی مسلمانان هەر زیاد بێ و سەرکەوتوو بن. لە کۆتایی مانگی ڕەمەزاندا چیت هەیە؟ چۆن خواحافیزی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەی؟ ئەوەی کە خواحافیزی لێکە ئەوەیە کە بووی بوو، ئەوەیە کە بە ڕۆژوو بوو، ئەوەیە کە بە جوانی بەڕێ کرد، ئەوە ڕووی هەیە بڵێ خواحافیزی بێ ڕەمەزان. بەڵام تۆ ڕەمەزانە نەگرت بێ و لەگەڵ ڕەمەزانە نەبیت و لەگەڵ دینا نەبی، چۆن ڕوودیە ڕەمەزان بەڕێ بکەیت؟ وادارین بەو شێوە بێت کە خوای گەورە خۆی رازیە لێمان ڕەمەزانمان بەڕێکرد بێت. یاخوا بەخۆشی بڕا بەخۆشی بێتەوە بۆ میلەتە. لەخوای گەورە داواکارم کە ئاوا وەکو ئەم ڕەمەزانە چۆن یەکدەنگ بوون و مزگەوتەکان ئاوادان بوون و خەڵکی خێرخواز زۆر و هاوکاری خەڵکیان زۆر کردو و ئینشاءالله دوای ڕەمەزانیش هەر بەم شێوەیە ئەمێنە و ڕەمەزان زۆر مانگێکی پیرۆز و پڕبەرەکەتە، یعنی من خۆم زۆر پێی بێتاقەت دەبم کە حەز دەکەم دایم لە ڕەمەزانە بم. ڕەمەزانم زۆر بەلاوە خۆشە، بینی خۆش بوو لەگەڵ زۆر 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 لە ساڵانی پێشوو خۆشتر بوو. باشە تا چەند وەستە وڵات دروست دەبێت کە ڕەمەزانە ڕوا دوای بیریەکەی بێتاقەتە بێت؟ وەڵڵی من پێی بێتاقەت دەبم، زۆرم بەلاوە خۆشە ڕەمەزان. ڕەمەزان مانگێکی پڕخێر و بەرەکەتە، خۆم ئەو بەرەکەت و خێرا ئەبینم تایە بۆیە پێی بێتاقەت دەبم. لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئارامی ڕۆحیەوە تا چەند ئەستەکەی لە ڕەمەزانە زۆر ئارامتری تەندروستی باشتر لە مانگەکانی تر. یعنی لەبارەی جەستەوە هەر زۆر زۆر پێی مرتاح. چی دەیە بە موسڵمانان لێرەوە؟ بە مسلمانان ئەڵێم ئەم مانگە مانگێکی پیرۆزە، هەمیشە ئاواتانە بێ پێی بگەنەوانێ ڕەمەزان زۆر خۆشە، ینی بەرەکەتە. ڕەمەزانی ئەم ساڵ بێتاقەت نەبوویت، جەو چۆن بوو لەگەڵ؟ بێتاقەتی خۆ مشکلە نییە بۆ خوای کەی قەیچێکاوە ها مشکلە نییە و وانە تۆ بە خاتی خوای کێ وایەن ئەدەی شڵا بەیزنی خواخواش ڕەحمەتیەکە بەیزنی خۆ. باشە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئارامی ڕۆحیەوە تا چەند ئەستەکەی لە ڕەمەزانە زۆر باشی لە مانگەکانی تر؟ ئەری وەڵڵاش کرد لە سایی خواوە ئەوە نەباشم سەوت لە خوا بەزیاوی لە مانگەکەی پێش ڕەمەزان زۆر باشە. ئارە وەڵات سواز بۆ خوا. ڕەمەزان ئەڕواتەوە ساڵانە بیری ڕەمەزان ناکەیتەوە؟ وەڵا خۆشی وا لە دڵتا ڕای شکر گرتم ڕۆی لەخوا بەزیاوێ، بەڵام تۆ خۆشی وا لە دڵتا لەبەر خاتەوەی کە بۆ خوا گردوتە وایەن ینی هومێدێکی بەخوا هەیە وایەن. ئەی دەسواز دێ بە موسڵمانان لێرەوە؟ من ئەمەوێ هەموو مسلمانێ ئیشڵا بەیزنی خوا کە گرتوێتی دڵخۆش بێت و خۆشحاڵ بێ بەو ڕۆژ و بەڵاخواوی لە ڕەمەزانەکەی شەڵا بووسڵە بەخۆشی هەموو کاتێک شڕ و ئاژاو و ناخۆشی لە وڵاتمان نەمێن و خوا ڕەحم بەو عالم بکات. هاچەند هەستە کرد ئەم ڕەمەزانە زۆر ئارام و مرتاح بووی تەندروستی باش لەخوا بەدەوی وەلەو خەڵک تا حەدێک نەبوو بەڵام قەنەعەتی زۆرە، قەنەعەتەکە زۆرترە. باشە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئارامیەوە تا چەند هەستە کرد ئەم ڕەمەزانە ئارامی مرتاحی لە پێش مانگەکانی پێش ڕەمەزانە؟ وەڵایی بەڵێ کەسابەت کەمە ئەینا مرتاحیتی تۆ هیچ شوکارە نێوی هیچ شتێکە نێوت لە ماڵە دانیشتوی ئاوایە ئەینا شوکارە مرتاحیتی. تەندروستی چۆن بوو؟ لەخوا بەزیاو لە عیبمان نییە. باشە چی دەیەوە موسڵمانان؟ وڵا داوای خێر و خۆشیەکەم بۆ هەموو مسلمان خوار بەرەکەت و ڕەحمەت و بارێ بەسەر عالەمەیە ئاژاو و ناخۆشی لە وڵاتمان لە دەرچێت. ڕەمەزان کاتێکی زۆر پیرۆزە، ئەوەی لەم ڕەمەزانەیە بە ڕۆژوو بووە و ئیمانداری کردووە پێویستەوە خواحافیز بوونی دەکات نەگەوانێ بە ڕۆژوو نەبوون. چی دەیە بە موسڵمانان لە کۆتایی ڕەمەزانە؟ وڵای پەیامی موسڵمان ئەوەیە هەر ئەم مانگە نەبێ، هەر ئەم مانگە نەبێت تر
ماگەکانی دیریش خی گەوران هەیە ڕووکەنە مزگەوتەکان و ئێمانداری خۆیان بکەن. ڕەمەزان ئەو مانگە پڕخێر و بەرەکەتەیە کە زۆربەی ئیمانداران و مسلمانان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەست بە ئارامی دەکەن، هەست بە خۆشی دەکەن، هەست بە تەندروستی باش دەکەن. ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە مسلمانان لە ڕەمەزاندا زیاتر خۆیان تازە دەکەنەوە بە عیبادەتکردن، زیاتر لە خوای گەورە خۆیان نزیک دەکەنەوە و زیاتر سونەتەکانی پێشەوامان محەممەد ڕوودی خوای لێ بێت جێبەجێ دەکەن و زیاتر خواپەرستی ئەنجام دەدەن. ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە دەتوانین بڵین زۆر بەمان بە کۆتایی هاتنی ڕەمەزان لە دوای ڕەمەزان بیری دەکەین و لە دوای ڕەمەزان بیر لەو تام و چێژە دەکەین کە لە ڕەمەزانە بەهۆی ئیمانەوە بەدەستمان هێنا، چونکە ئەوە ڕەمەزانە دەتوانێت بەهۆی عیبادەتەکانەوە ئارامی و خۆشی بەدڵی مرۆڤەکان ببەخشێت کە جیاوازە لە هەموو مانگەکانی دیکە. بۆیە هیوادارین خوای گەورە تەمەمان پێ بەخشێت چەند ڕەمەزانێکی دیکەش لە خزمەتی ڕەمەزان دابین بۆی زیاتر تاعات و عیبادەت بۆ خوای گەورە بکەین و زیاتر خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین و زیاتر سونەتەکان جێبەجێ بکەین. هیوادارین مسلمانان بە تێگڕا بەگشتی ئەم مانگە پیرۆزە مای خۆشی و ئارامی بێ بۆیان تەندروستیان باش و بێت و ئەو کەسانێکی کە نەخۆشیێکیان هەو بێ لە پێش ڕەمەزاندا خوای گەورە بەهۆی ئەم مانگە پیرۆزەوە ئینشاءڵڵا شفایان بدات و جارێکی دیکە ئەو نەخۆشیە سەر لەم کەسانەداتەوە و بۆ هەتایە بەجیان بێڵێت. ئێمە زیاتر بەردەوام دەبین سەبارەت بە خواحافیزیکردن لە ڕەمەزان و ماڵ ئاواییکردن لە ڕەمەزان. با بزانین مسلمانان چیکەمان پێ دەڵێن لەگەڵمانە بن فەرمووی. والله خواحافیزی بێ و بەخێر بێ سەر چاومە خواحافیزی بێ. ئەم مانگە لەم ڕەمەزانەدا تۆ مرتاح بووی هەستە بە ئارامیە کرد؟ ئارە والله خوا بەزییا بێ. ئارە والله تۆ شکر زۆر باش بوو. تەندروستی چۆن بوو؟ والله شکر باش بوو. بێەوەی بیا خۆ. باشە. چیت هەیە بۆ مسلمانان لە کۆتایی ڕەمەزانە؟ والله هەر خێر و خۆشی بۆ مسلمانان. ڕەمەزان لە دەستمان دەرچوو بەڕاستی ڕەمەزانێکی زۆر خۆش بوو. ئەم ڕەمەزانە فەرقی هەبوو لەگەڵ ڕەمەزانەکانی ترا لەبارەی هەموو شتێکەوە لەخوا بەزابێ ڕەمەزانێکی زۆر خۆش بوو. باشە هەست بە ئارامی هەست بە تەندروستی باشە کرد. زۆر باش لە هەموو ڕەمەزانێ باشتر بووم ئیشیشم کردو لەخوا بەزابێ حەمد و سەنا بەخوا لە هەموو ڕەمەزانێ باشتر بوو. دای زۆربەی ئیمانداران هەستێک دروست دەبێت ئەویش ئەوەیە کە دوای ڕەمەزان کە ڕەمەزان بەجێ دێڵێت بیری ڕەمەزانەکە بێتاقەتی ڕەمەزانە بێت تا چەند مەستە ساڵانێت دروست دەبێت. زۆر ڕاستە بەڕاستی ڕەمەزانە بێ هەموو دەقێ لە یادمان بێت لەبەرەوەی مانگی پڕخێر و بەرەکەتە مانگێکی پڕەحمەتە حەمد و سەنا بۆخوا کە خەڵکێکی زۆر زیاد لەگەڵ ساڵانە فەرقی هەیە زیاتر خەڵکێکی کەم بەڕۆژوو یعنی بڵێن هەمی بەڕۆژوو لەخوا بەزیا بێت. باشە سیفاتی ڕەمەزان بەو جۆرەیە کە مرۆڤەکان وا تێکەڵاوی دەبن ئەتوانین بڵین کە ڕەمەزانە ڕوا وازانە شتێکی لەدەست چووە برادەروتی وازانم شتێکم لێکەوتووە تۆش مەستۆیە؟ وەڵا ڕەمەزان بەڕاستی یعنی وایە زۆر ڕاستە بەس ئەبێت بڵین وەکو حەزی خۆم حەزەکەم لە ساڵێکان نییە شەژمان بە ڕۆژ بوومە ینی بڵێ وەکواسی خۆم شتێک بە تەندروستی باش کرد زۆر باشیش هەر بۆ تەندروستی جەستەیش و هەمووی باش. چی دەیە بۆ مسلمانان؟ سیوای سەرکەوتنیا بۆ خوازم بۆ هەموو گەلی کورد و مسلمانە. وەڵا خوا حافیز بوونی لێەکەم و یاخوا بە خێر بێ و ساڵەتر بە خۆشیەوە بێژوازی لێکەین و ئەچینەوە خزمەتی. تاچە نەستە بە ئارامی و بە ئاسوودەیە کە تاچە نەستە کرد ئەم ڕەمەزانە جەستە و ساخە سواز بەخوا. سپاس بەخوای گەورە سپاس بەخوای گەورە زۆر زۆر باشم زۆر باشم سپاس بەخوا هەر ناڕەحەت نەبووین پێوەی لەخوا بەزیا بێ ڕەمەزانێکی خۆش بوو فێنک خۆش ئیتر ڕەحمی خۆیە. ڕەمەزان ئەتوانین بڵین جیاواز لەو مانگەکانی دیکە ئاسوودەیەکی تایبەتی هەیە کە پێدەبەخشێت؟ وەڵی من لەوانەیەڵم بۆ ئەوەی کە کرێکار نەبێ و هین نەبێ لەوانەیە ڕەمەزان سوودێکی باشی هەبێ بۆ زۆر کەس بەس بۆ کرێکار داماوە کرێکار ناتوانێت شکایان حاڵیان حسابێ بە ڕۆژوو بێت پێگەیت. چی دەیە بۆ مسلمانان؟ وەڵی چیمێ مسلمان خوای گەورە لێ قبوڵ کردبین و ئەوەی بە ڕۆژوو بۆ ئەوەی تەراویحی کردو ئەوەی نوێژی کردو خوای گەورە لێ قبوڵ کا بەس ئەوەمەوێتتر. لە کۆتایی مانگی ڕەمەزاندا چیت هەیە چۆن خواحافیزی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەی؟ ئەوەی کە
خواحافیزی لێکە ئەوەیە کە بووی بوو، ئەوەیە کە بە ڕۆژوو بوو، ئەوەیە کە بە جوانی بەڕێ کرد، ئەوە ڕووی هەیە بڵێ خواحافیزی بێ ڕەمەزان. بەڵام تۆ ڕەمەزانە نەگرت پێ و لەگەڵ ڕەمەزانە نەبیت و لەگەڵ دینا نەبی، چۆن ڕوودیە ڕەمەزان بەڕێ بکەیت؟ وادارین بەو شێوە بێت کە خوای گەورە خۆی ڕازیە لێمان ڕەمەزانمان بەڕێکرد بێت. یاخوا بەخۆشی و ڕاو بەخۆشی بێتەوە بۆ میلەتە. لەخوای گەورە داواکارم کە ئاوا وەکو ئەم ڕەمەزانە چۆن یەکدەنگ بوون و مزگەوتەکان ئاوادان بوونەوە و خەڵکی خێرخواز زۆر و هاوکاری خەڵکیان زۆر کردو و ئینشاءالله دوای ڕەمەزانیش هەر بەم شێوەیە ئەمێنەوە و ڕەمەزان بەجێمانەیەڵێت خواحافیزی ئەکات، تۆ چۆن خواحافیزی لێ ئەەکەی؟ والله دیارە ئێمە بە دڵێکی فراوان و بە هێنێکی خۆشەوە بە خێراتنی مانجی ڕەمەزانەکەین، چونکە ئەم مانگە مانجی خێر و خۆشی بوو، مانجێکی زۆر بە پیت و بەرەکەت بوو. بەڵام داوا لەو بەڕێز لەو حکومەتەکەین کەوا بێنەوە بە خۆیان نابچنەوە کەوا پارەی ئەو میلەتە بەو شێوە هین نەکەن و هەراج نەکەن و پارەی ئەو میلەتە بن بە ئەو خەڵکە تێر و تەسەل بێت و ئەو ڕەمەزانە بەخۆشی و بەهین بەرن بەسەرەوە. لە کۆتایی ڕەمەزان داین، ڕەمەزان توانی ئارامی و ئاسوودەیی و تەندروستی باش بە تۆ بەخشێ؟ والله ڕەمەزان توانیوێتی، بەڵام هەرچەند فکرەکەی تۆ لەم حکومەتە و لەم میلەتە داماوە نازانێت چی بڵێیت. لەبەر چی؟ لەبەرەوە ئەم خەڵکە بە چیەوە بەنە، ئەو خەڵکە بە معاشەوە بەنە، بە ڕاتبەوە بەنە، بە تۆ حکومەتی نەتوانی بەرمی لە نەوت بە ئەو میلەتە دابین بکەیت. حیوانیە نتوانی معاش بۆ ئەو خەڵکە دابین بکەیت، نتوانی هاوکاریە بۆ ئەو میلەتە دابین بکەیت، کارەبا دابین بکەیت، ئاو دابین بکەیت، ئەی تۆ چ حکومەتێکی پێڵێن. باش بابێنەوە سەر باپی لایەنە ڕۆحیەکەی زیاتر. ئینشەڵڵا خوا حکومەت چاکی بکات و ئینشەڵڵا هیوادارین دڵیان باش بێت و دڵیان نەرم بێ و بۆی کە ژیانم خەڵکە بەرەو باشتر بگۆڕن. بەڵام ئەوەی کە منەمەی لە بەڕێزێت بپرسم، ڕەمەزان توانی ئارامی خۆشی بە تۆ بەخشێت؟ توانیوتی، بەڵێ توانیوتی ڕۆحیەوە. بەڵێ لە ڕووی ڕۆحیەوە، لە ڕووی ڕۆحیەوە لەخوا بەزیابێ زۆر ڕەمەزانێکی باش بوو. یعنی فەخری پێوە ئەەکەم کەوا هەموو مانجی ڕەمەزان ئابە و شێوە بێت ئێمە هێنی بکەین. بەس زۆربەی موسڵمانان دوای ڕەمەزان بیری ڕەمەزانەکەن. تۆ ساڵانە وەستە ولا دروستە بێ کە ڕەمەزان ئەڕوا بیریەکەن، ئەڵان ڕەمەزان ڕۆی بەجێ هێشتین ئەو ئارامی لەگە خۆیان بردەوە تا چەند تۆ ئەم هەستە ولا دروستە بێ؟ والله هەستم لا دروستە بێ. طبعا ڕەمەزان مانجێکی پڕ بەچیت و بەرەکەتە، مانجی خۆشیە، مانجێکی ئەیتر دڵی ئەو خەڵکە بە ئارامی یعنی باشێ. ڕەمەزان شتێکی باشە بۆ ئەو میلەتە. چی دێ بۆ مسلمانان لە کۆتایی ڕەمەزاندا؟ والله داوای ئەویان لێ یەکەم کە هەمویان دوعای خێر بکەن بۆ ئەوەی ئەم وەزعە باش بێ بۆ ئەو میلەتە. دوعای لە هەمویان ئەەکەم کەوا داوا بکەن لەو خۆی ڕەب العالەمینە ئەم وەزعەما بۆ چاکە. ڕەمەزان بەرەو کۆتایی دەچێت، بەجێمان دێڵێ چۆن خواحافیزی لێ ئەەکەی؟ من سپاسی مانگی ڕەمەزان و ئەم ڕۆژانەیەکەم کە واخ ئێمە لە تیاژیاوین و کە نوێژ و تاعاتمان کردو و داواکارم لەخوای گەورە لێمان قبوڵکە و بەدڵێکی فراوانە و ئینشەڵڵا خوای گەورە بیکە مای خێر و خۆشی بۆ ئەم میلەتە و خوا دڵی ئەم زاڵمانەش نەرم کە ڕەحمی خوا بچێتە دڵیان بەرامبەر بەو میلەتی خۆیانە. ڕەمەزان توانی لە ڕووی ڕۆحیەوە ئاسوودەی و ئارامی بە تۆ بەخشێت، تەندروستی و باش بێ؟ سیحەتم زۆر باشە، گوێ لێ سیحەتم زۆر باشە، زۆر ئارامم لەخوا بەزیادێ. ئەرە وەڵڵا تا چەند لە تاعات و عیبادەتەکانە ڕازی بوویت؟ وەڵڵا لەخوا بەزیابێ حەچی سەعاتێکە لە جەماعەتا بووم ئەو کاتە زۆر مرتاح بووم، لە تەراویحا بووم زۆر مرتاح بووم، لە پاڕانەوە بووم لە خوای خۆم و داوای لێبوورنم لێ کردو زۆر دڵم مرتاح و فەریاد بووە. چیت هەیە بۆ مسلمانان؟ وەڵڵا دوعای خێران بۆ ئەەکەم و داوایان لێ یەکەم هەموو بە یەک دڵ بە یەک بیر و باوەڕ لەگەڵ حەقا بن، لەگەڵ غەدرانە بن. هەر کەسێ دیفاع لەم میلەتەیەکا و دڵسۆزە بەم خاکووەتەنە و بەم میلەتە دوعای خێری بۆ بکەن سەرکەوتوو بێ. هەر کەسێکیش دڵسۆز نییە بەم خاکووەتەنە و بەم میلەتە خوا سەرکەوتووی نەکا و سەرکەوتوش نابێ ئینشەڵڵا.
چۆن خواحافیزی لە ڕەمەزانەکەی؟ وڵا خواحافیزەکەین لە خوای گەورە بەزاوێ بەڕێکپێکی گرتومانە و خواحافیزەکەین بەسەری بەرزەوانێکە گرتومانەمان ڕەمەزان چەند لە تاعەت و عیبادەتە ڕازی بووی؟ لەخوا بەزیاوی خواه بەزای بەگوێرە پێویست کردوم و ڕازیش. باشە. ڕەمەزان سیفاتێکی هەیە کە دەڕوات کۆتایی دێت زۆربەی مسلمانان بیری ئەکەن ئەڵەن ڕەمەزان بەجێ هێشتین بێ تااقەت ئەبن تا چەند تۆم هەستە لا دروزە بێ ساڵانە ئەڵەمیشەڵا بەرەو باشی بڕۆم زۆر ساڵ تووشی ماوانێ و لە ڕەمەزان بگرمەوە ئەگە بەرەو خراپی بڕۆم نەیگەمی. بەڵێ چیت هەیە بۆ مسلمانان لێرەوە؟ وڵی دوعاوەکەم هەمووی هیچ بە کەڵکمان نایە ئیلا ڕووکردن لەخوا بەزەوە بە کەڵکمان. ئەم ڕەمەزانە تا چەند هەستە بە ئارامی کرد تا چەند هەستە بە تەندروستی باش کرد؟ الحەمدولillah ئەم ڕەمەزان لە چاو ڕەمەزانی پێش زۆر خۆشە جەوەکە فێنک بوو الحەمدولillah لەخوا بە زیاب عیبادەتیشمان الحەمدولillah تا ڕادێ خوا لێمان وەرگێریگە مسلمانانە جێبەجێمان کردو خوای گەورە کارمان بۆ ئاسان کە خوای گەورە ئەم دروفێژمان بۆ چاکە ئینشاءالله لە تاعات و عیبادەتی خۆ ڕازی بووی تا ڕادێک خوا لێمان وەرگری ئینشاءالله ئەسادەوەی خوا لێمان وەرگری ئمە دوعا بکەین خوا دوعاکەمان لێ قبول بکە و خوا عیبادەتەکەمان لێ قبول بکە ئەوە ئەساسە هنا ئینسان هەرێ کای ئینشاءالله. ڕەمەزان سیفاتی وایە زۆربەی مسلمانان کە ڕەمەزان تێ ئەپەڕێت بیری ڕەمەزانەکات بێتاقەتی ڕەمەزانە تۆ تا چەند ساڵانە مەستە لا دروستە بێ؟ والله الحەمدولillah ڕەمەزان هەر خۆشە ینی ئینسان کە حەز بکە بە عیبادەت ینی بێ پێتاقە دەبێ ینی وئینشاءالله شەد بڵێن ڕەمەزان دوای ڕەمەزان ئینشاءالله دەبێ بەردەوام بێ خۆشە ڕەمەزانەکەنی بڵێن ڕەمەزان عیبادەتەکەم کرد تەواو ئینسان بێ بەردەوام بێ کەم بێ و بەردەوام بێ خود بێ شەد نییە بڵێ ڕەمەزان عیبادەتێکی زۆرەکەم و دوایەوەتی وازێرم نە بەردەوامی لەسەری باشترە. لێرە چیت هەیە بۆ مسلمانان؟ وڵات دوعاەوەکن خوای گەورە مسلمانانیش ینی دوعا بکەن خوای گەورە کارمان بۆ ئاسانکە مزعب بەرەو باشی بچێ و خوا عیبادەتەکەمان لێ قبول کەوە ئینشاءالله و هەر ئەوەندە. مانگی ڕەمەزان بەرەو کۆتایی ئەڕوا بەجێمانێ لە خواحافیزیەکە تۆ چۆن خواحافیزی لە ڕەمەزانەکەی؟ وەڵاهی پێشەکی بەخێر بێن ڕەمەزان مانگی خێر و خۆشیە مانگی لێبوردن و لە یەکخۆشبوونە مانگێکە مانگەکەی لە مانکانی تر جیاوازە زۆر زۆر بە خێراتمان کردووە لە کۆتاییشان بە خواحافیزی لەکەین و ئینشاءالله بە خۆشی و سەلامەتی بۆ گەل و نیشتیمانەکەمان. چەند لە تاعات و عیبادەتی خۆ ڕازی بوو؟ وەڵاهی لەخوا بە زیاوێ ڕازیم خۆم لە خۆم ڕازی بووم. ئەم ڕەمەزانە ماشەڵڵا توانین خوای گەورە هیدایەتی دام و یارمەتی دام توانین خۆم ڕازی کەم. باشە. ڕەمەزان سیفاتی وایە کە تێدەپەڕێت کە جەژن دێت دوای جەژن دێت زۆربەی مسلمانان بیری ڕەمەزانەکەن بێتاقەتی ڕەمەزانن تۆ تا چەند مەستە لا دروستە بێت؟ وەڵاهی بە حەقت لەبەر پاداشەکەی کە پاداشەکەی زۆر گەورە و بەڕێزە بیری ئەەکەین بەڵام ئەگیناوەکی تر بڵێ لە هاوینان نەختە ئینسان ناڕەحە دەبێت پێی هەرچۆنە بێ ناڕەحەت وی نەبێ بەڵام چونکە ئەجر و پاداشەکەی ئەوەنە زۆرە لای خی گەورە گوێمان لێ نییە حەزەکەین زووتر بێتەوە. لێرەوە چی دێ بە مسلمانان کۆتایی بەرنامەکە بۆ تۆ جێدەڵم چی دێ بە مسلمانان ئینشاءالله لەخوای گەورە داواکارم کە ئاوا وەکو ئەم ڕەمەزانە چۆن یەکدەنگ بوون و مزگەوتەکان ئاوادان بوونەوە و خەڵکی خێرخواز زۆر و هاوکاری خەڵکیان زۆر کردو و ئینشاءالله دوای ڕەمەزانیش هەر بەم شێوەیە ئەمێنەوە و هیوەخوازین گەلە کەسمان ئینشاءالله ئەم جەژنە بێ بە جەژنێکی هەمیشەیی سەرکەوتن بۆ گەلی کورد لە هەموو ڕوویەکەوە. ئەمە کۆتا بەرنامەی مانگی پیرۆزی ڕەمەزانە و خواحافیزی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین هیوادارین خوای گەورە تاعەت و عیبادەتی من و کامێرەمانەکەم و هەموو لە یەکمانی قبول کردبێ ئینشاءالله هیوادارین تاعەتەکانمان قبول بێت و ڕەنجمان بە فیڕۆ نەچێت ئینشاءالله هیوادارین خوای گەورە بە بەهەشتەکەی خۆی ئینشاءالله پاداشان بداتەوە و ئاگری دۆزەخمان لەسەر حرام بکات ئینشاءالله هیوادارین ئەم مانگە مانگی خێر و خۆشی و مانگی کۆتایی هێنان بێت بە قەیرانەکانی هەرێمی کوردستان و بەو گیرگرفتانەی کە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە هیوادارین لە ئێستاوە مسلمانان هەست بە خۆشی و ئارامی زیاتر بکەن مانگی پیرۆزی ڕەمەزان ببێتە مانگێک تاکو مسلمانان پێکەوە خۆشی و ئاشتی و ژیانێکی باشتری تێدا بەسەر بەرن هیوادارین مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێ بێت کە ئارامی تەواوی بەخشێ بە دڵەکان و ڕۆحەکانی ئارام کردبێتەوە و هەموو ئەو کەسانەی کە تۆبەیان کرد لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا لە دوای ڕەمەزانی هەوڵ بدەن ئینشاءالله کە بەردەوامن لەسەر تاعەتکردن و عیبادەتکردن هیوادارین مانگی ڕەمەزان
مانگی خێر و خۆشی بێت و لە مانگەکانی داهاتوودا خۆشی و ئارامی بۆ مسلمانان بهێنێت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان. ئەم مناڵە خۆشەویستانش چاویان ماجەکەین هیوادارین لە دوا ڕۆژدا ببنە نەوەیەکی باش و نەوەیەکی کارامە و نەوەیەکی دڵسۆز بۆ ئەم خاک و نیشتیمانە خزمەتی ئەم میلەتە بکەن. هیوادارین ئینشاءڵڵا خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێت و پەیامی ئەم جارەشمان لە کۆتا بەرنامە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گەیشتە پایان. تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بە خوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.